باسی فستیڤاڵی خواردنە خۆماڵیەکان و کاڵاکانەکەین کە لە پارکی ئازادی بەڕێواچێت وە بەردەوامیشە ببورن ئەوەی کە گرنگە ساڵانە ئەم فستیڤاڵانە بانجامەگەێنرێەوە بە شێوازێکی باش ئەو کەسانەی کە دەسڕنجینن و ئەو کەسانی بە شێوازێکی باش کار لەسەر خواردنە کەلتوریەکانەکەن خواردنە خۆماڵیەکانەکەن بەروبوومە ناوخۆیەکانەکەن بە شێوازێک کە بتوانن ئەم بەروبوومانەش لە ناو فستیڤالەکە نمایشیکەن بۆ خەڵک بتوانێت لەوێ چێژی خواردنەکان بکات وە لە ڕێگەی چێشکردنەکەشەوە ئەو کەسێک کە هەستاوە بە بەرەمهێنان یاخود دروستکردنی خواردنانە ئەوش سوودمەند بێ لە ڕووی ئابوووریەوە بۆی کە بتوانێت جارێکی تر بە باشترین شێوە بەشداری لەم فستیڤالە بکە ئەم فستیڤالانش بێگومان بۆ خۆی لە خۆیان ئامادەکاریەکی باش شێوێ تەنها خواردنیە کۆمەڵی کاڵاش لە ناو فستیڤالانەیە نمایش شەکل و خەڵکانێکی زۆر ئەچەند سیرەکەن کەواتە بزانین ئەم ساڵ فستیڤالەکە چۆن دەستی پێکرد و چەند کەستیایە بەشدار بوو و چۆن توانرا ئەو خواردنانی کە خۆماڵین بتوانن بە شێوەیەکی باش نمایشی بکەن بیریشمان نەچێ لە وەرزی پاییزانی خواردنەکان تا و چێژێکیانێ و ئەمانیش ناونیشانیشان داناوە بۆ فستیڤالەکەی خۆیان بە لەزەتی پاییز خواردنە خۆڵ و خۆماڵیەکان زیندووەکەنەوە ئەمەش بۆ خۆی لە خۆیان دروشمێکی جوانە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک جوتیار عەلی وەک سەرپەرشتیاری فستیڤاڵی وەرزی پاییز و هەروەها خات و بەیان ڕێشید وەکو سەرپەرشتیاری گروپی دەستڕەنجینانی سربەخۆ کە هەردوو بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئەمەمیوان زۆر بەخێر بن بەیانیتان باش بەخێر بن سەرچاوان کاک جوتیار لە بەڕێستانەوە دەست پێ بکەم وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵەکە ئامادەکاریەکانی فستیڤاڵەکە لە کێوە دەستی پێکردو و لە چ ڕۆژێکا دەستکرا بۆی کە ئیتر خواردەمەنیەکان و ئەو کاڵانە لە پارکی ئازادی نمایش بکرێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستا زۆر سپاس بۆ کەناڵی کورسات زۆر بەخێر کە هەمیشە سەر ناوماڵەکان هەمووی سەرمانەکەن و سپاس بۆی عەزیز و خۆشەویست نامێستا دەراو دەست پێکەن سپاس و پێزای خۆم گەن بەڕێز کاک کارمەران بەڕێوەبەری باخچەکان و بەڕێز کاک ڕێبوار بەشی یاسای باخچەکە هاوکارێکی باشمان بووە و شارەوانیش بە هەماشی هاوکاریکی باشی بوو لەم کارەماندا ئێمە زۆر دەبێت ئامادەکاریمان کردو بۆمە ئێمە ئەم فستیڤاڵە لەگەڵ دادەبان کە هەماهەنگی لەگەڵ یەکتری شکاکەین وەرزانە ئەم فستیڤاڵاکەین لە وەرزی بەهارا کردومانە لە وەرزی هاوینا کردومانە ئەم وەرزی پاییزە کە کردومانە ئەم فستیڤاڵە لە بەرواری دوێنەوە 25ەوە دەستمان پێ کردووە و بەردەوامێت تا کە دویدا کە بۆ ماوەی هەفتەیەکە خایەنە ئەم فستیڤاڵ لە کاتژمێر 3ەوە بۆ سەعات 11ەوە ئەم فستیڤاڵ خۆی لە سێ میکانیزمی سەرەکی خۆی بێت یەکەم میکانیزمەکە لێرە ئێمە زۆر فەرقی لەگە فستیڤالەکانی ترا لەبەرەوەی ئەم فستیڤالە لە سێ حاڵەتی ڕێزلێنانێکی باش تیا و سێ مەدیالای ئاڵتوی تیا بۆ ئەو کەسانەی کە جوانترین خواردن جوانترین ئیشی کاڵاکە و جوانترین ئیشی دەستڕەنگینەکەن و جوانترین هەنگوین کامەیە کە لە کوردستانە هەیە کە چەپسپۆرێکمان هەیە ئەوان سەرپەرشتیەکەنمانە ئەوم بێمانێمان ئەمە فڵان کەس یەکەم کەسە دوم کەسی مەلەکاتێکە لە کۆتایی فستیڤالەکە ئێمە ئیعلانێکین بەڕاستی ئەم فستیڤاڵە ئەتوان بڵێم یعنی تازەگەریەکە کە توانراوە ماوەیەکی زۆر ئێمە لەگەدا دەبێنە بەردەوامینەوە خەریشین ماوەی تقریبان مانگی دوو مانگ زیاتر پێشەوەی دەست پێکە دەستمان کرد بە کارەکەمان منەتەوە زۆر سپاسی ئەو کەسانەکە کە بەشداریان لەگەڵ کردوین کە تقریبا دەوری 140 بۆ 150 کەس لەم فستیڤاڵە کە بەشداریان تیا کردووە زۆر باشە دەستان خۆش بەبێ بەردەوامیتان بەیان خان بێمە لای بەڕێزت ئەوەی کە لەم فستیڤاڵەیە هەیە پێمان بڵێ بۆ منە هاوڵاتیان ئەمڕۆ کە سەردانی ئەو فستیڤاڵە بکەن چیە بینن لە نێو فستیڤاڵەکە چی و چی لێیە تەبان ئێمە بەشداریمان کردووە وەکو گروپەکەی خۆمان بە هەمە چێشنی هەمە جۆری ئەو خواردانەی کە ئەو خواردنە کوردەوارانەی کەوا بڵین لە وڵاتەکەی خۆمان هەیە بە تایبەتی شاری کوردستان سلێمانی هەمە جۆرن لەگەڵ خۆ دەزانی گەنمە کوتاوە هەڵوایە ئەری یەکە بە شێوازێک بەشداری کردووە هیوا هەیە بە خواردنی وشکەمەنی وشکەی خۆماڵەکانی خۆمان یاخود براندەکان وەکو سابن و ئەو بابەتانەی کرێمەکانە جوانکاری ئافرەتانە یاخود کارە دەستیەکان وەکو خشل و مێخەک و سەمڵ و ئەم بابەتانە توانیمانە بەشداری تێ زۆر باشە ئەو ئەندامانەی ئێوە کە بەشداری ئەم فستیڤاڵانەکەن تا چەنە لە ڕێگای بەشداریکردنی ئەم فستیڤاڵانەوە ئەتوان بەرهەمەکانی خۆیان بە خەڵکی بناسێنن وەکو ساختکردنەوەیەکیش بێ بۆ بەروبوومەکانیان تەبەن ئەمە وەکو سەرچاوەیەک وایە بۆ ئەو کەسانێکەوە بەشداری فستیڤاڵ و پێشەنگەکانەکەنەوە بە تایبەتی فستیڤاڵەکان وەکو بازارێک وایە بۆیان ئەتوانن هیوایە ناتوانێت دوکانێ بگرێ بەس کە بەشداریکە لە فستیڤاڵەکانە ئەتوانێت بەروبوومەکانی خۆی ساک بکاتەوەن و زۆر سودمەندیشە بۆی ئیسفادێکی باشی هەیە بۆی بۆ لە هەمان کاتیشان ناسراو ئەبێ
بە هۆی بڵین بەشداربوونی ئەم فیستیڤالانە ینی بۆتە سەرچاوەیەک بۆ ئەو کەسانی کەوا لەم بازارانە بەشداری زۆر ئەەکەن. باشە کاک جوتیار لەوانەیە ئەو کەسانی کە بەشدار بن وەکو بەیاخان ئاماژەی پێیا زۆر جار دەستڕەنجینێکی باشیە بێت توانێت خواردنێکی باشی کوردەواری دروستکە بەڵام ئەم فیستیڤالە پێویستی بەوەیە کە شوێنیان بۆ دابمرێ ئەوشی بینین لە وێنەکانە لەوانەیە پێویستیان بە مێزی تایبەتە بێ یانی تەنانەت زۆر خانم هەیە لەوانەیە پێویستی بەوە بێ لەوێ ئاگری بەردەوامی هەبێ غازی پێویست بێ بۆی خواردنەکەی سار نەبێتەوە بۆی خەڵک بە گەرمی خواردنەکەی بخوات ئەم پێداویستیانە ئێوە تا چەند هەوڵتانەوە بۆیان دابین بکەن بەڵێ ئەف ئێمە تەمان بە حکمی کە ئێمە مشتەکانمان بۆیە ناون ئەو بۆ توانیمان لە شناکەن بە شێوەیەکی جار بۆیان بێنین کەم کوڕەکانمان نییە یانی کە بۆ کریچوانە بێ ئەو شتانێک کە خۆیان هێنن بۆ ئەو خواردانە لەگەر دەستی خۆشیانە هەر بڵاو غاز و شانانە بۆی خواردنەکانیان سار نەبێتەوە طبعا ئێمە زۆر هەوڵمان ناوە زۆر هەڵمان ناوە کە بتوانین بە کەمترین مەصرف کە خۆیان بیکەن ینی کەمترین مەصرف بەسەری کەمی ئەوش چییە ئێمە پرەپارێکی زۆر بچکۆلە یعنی وامان نەکردووە کە بتوانین داواکارەکانیان جێبەجێ بکەین خۆمان ناسانەکەدا دەبانێت دامیەوەی شەمان کردووە ئەوەی پێداویستیان پێ بۆ بۆمان جێبەجێ کردووە و دڵخۆشیش لەمە شتێکە کاکسەر کە با پێ بڵێم لێرە کۆمەڵی گەنجی تایە کە دەرچووی زانکۆ پەیمانگەکانن کە دەسرەنگیچینن کە تا ئێستادان نەزر لە بەرەکانی حکوومەتی نەبی کوردستانە توانێت خۆیان دروستکردن بەدەستی خۆیان شتەکانیان دروست کردووە لێ سودمەندێکەش هەر بۆ خۆیانە یعنی سەمە زۆبێت وەکو جەناب باسی دەرزرەنگی چەند کەسێک دەزرەنگینێکی زۆر جوانی هەیە بەڵام شاراوای بەداخەوە دەهێتیاتی یانەگەر پێم خۆش وایە جەنابتان هەر لە بەجارێک کە سەردانێکی شوێنەکەشکەن و کۆمەڵێک کەسی تیا کە وەکو کاری تەشکیلی ڕسمیان دروست کردووە ینی مەکە خۆ قسم لەگەڵاکردنەوەمانە ئەمور تۆ مە چۆن لەگەڵی چەند ساڵت دانەمەزرانە ماڵە خۆم مەشغول کرد بەمانەوە بەڵام سپاسانەکە کە ئێمەتان لێرە خوێندەوە هاوکاری چێمەتان باش کردووە ئێمە بەنسبەت ئەو شتانی کەوان باسییان کردەوەی کەوان داوایان کردەوە بۆمان جێبەجێکەن بڕۆ ناکەم هیچ کەم کوڕێکمان هەبێت کە ئەمە تەنانەت وەمان دەێت بەداخەوە بەزەمیوە ئەمڕۆ ئەو ڕەشەبەیە تۆزێ تێشیە بەڵام شکول لە خۆ بەزەوێت چارەسەرمان کرد یەکسەر کارمەندی خۆمان هەیە یەکسەر بمان باین لە ساعت 6 باین دەستمان کردو بە چاکری چونەکەیان بۆی زۆر زرمن نەبی لە کارەکانماندا زۆر باشە کاک جوتیار بگومان ئێوەمە یەکەم فیستیڤال نییە کە سازی بکەن ساڵانە فیستیڤاڵی لەم شێوازە دووبارە و چەمبارەکەنەوە ئەوەی کە زۆرتر هاوڵاتی حەزی لێ بێ لەنێو فیستیڤالەکانە بوونی هەبێت چیە ئێوە زیاتر گرنگیتان بە چیە داوای چیتان لەو کەسانە کردووە کە بەشداری ئەم فیستیڤالانەکەن بۆ منە بیهێنە نێو فیستیڤالەکەەوە بەپێی تەجروبە و ئەزمموی ساڵانی ڕابردووتان ئێمە داواکاری خۆیان خۆی لەمە بەژاریەکە بە خواردێکی کوردداری خۆمان خۆی جێبەجێەکە وان فستیڤاڵی ئەمەش هیچ خواردێکی بیانی تێدا نییە هەمووی کوردداری خۆمانە ناشتیانە بڵێ خواردێکی بیانی بێ بۆ نمونە پیتزا بێ یان بڵێن گەز بێ یاخۆ ئەم شتانێکە خەڵک باسیێک بەس هەموو خواردنی کوردداری خۆمانە وەکو بڵێن دادەبانی شاری پێەیە ئەمە دۆینمەیە ئەمە گەنمە کوتاوە نای کۆمەڵشتی جوان کراوە بەدەستی خۆیانەی کەنەمانە یەکەم داواکاریش منەوەزی ئەڵێ خۆت بە چی بەشداری پێەکەی ئەڵێ من حەزەکەم خواردنی کوردداری خۆم دروستکەم چکە ئاواتمانەوەی کە کەلتوری خۆمان نسرینەوە بۆی خەڵک بەردەوام بێ لەسەرەوەی کە زیندی بە کەلتوریەکان بەڵام زۆربەی ئیحتیمام پێیەوە کە لێرە بۆ ئەم فستیڤاڵە کە بە دەرەجەیەک ئیحتیمام بە خواردنەکانی پایسیەوە کە زۆر کەسێ ماتین بۆیە هاتوو بۆیە کە بینێتی پرسیایکەم خواردنە چییە ئێمە بماشای حەوە فلانشم نەیبینیوە عادی بێ زەحمەت خواتۆ زێبا لەوە خوێن زۆری پێخۆش بووە ئێتۆی کە ئیشەکەی سەرپەرشتیەکە بنەوە کەسی کە دروستی کردووە ئەیاتیەوەمانە و زۆر مرتاحێڵێ جاریواڵێ مەشتیوامان نەدیوە وڵی ئێوە جیلێکی تازن ئێمە جیلی کۆنی لۆکار ئێمە زۆر حەزبان لەشتانێ بە حقات هەمووی بە داواکاری خۆیان چی بێت ئەوەی کە بەشداریەکەین چیان هەڵێ بۆ نوێکە لە من چیان پێز بێ مەڵێ بەسە سەر و بەسەر ئیزبار ناکەی لا تۆ بێەوە بکەیت ئیزبانی اختیاری خۆیانش زۆر باشە بەیان خان تا چەند گرنگە بۆ نمونە کاک جوتیار ئاماژی بۆ کرد کە سوپاسی کاکامەران و کەسانەی کرد کە هاوکاریان بوو لە شوێنەکەیە پارچی ئازادیە میشەیەمە لە پرۆگرامەکەی خۆمانەوە میشاڵین تخوا گەرێواران دەچین خێزانێکە چین دوای خۆمان شتەکان کۆکەینەوە ئەنجامدانی فستیڤاڵێکی وە بێگومان هەموو ڕۆژێک و شەوێک پاشماوەیەکی زۆری لێبەجێ تا چەند هەوڵتان ناوە هەر خانمێک هەر کەسێک دەستڕەنجینە لەوێ خواردنێک پێشکەشەکە سەبەتەیەکی خۆڵی لابێت کە پیسەکە بڵاو نەبێتەوە لەونەوەیە بۆی کە پارکەکەمانەت بە جوانی بمێنێتەوە تا چەندی وەڕێنماییتان ناوە بۆوانی کە بەشدارن تەبەن ئێمە بە هەموو فستیڤاڵێک پێشتر خۆمان ئامادەکاریەکەین
پلانی خۆمان دائەنین بەنسبەتەوە پاڵکو تەمیزیەوانێ ئێمە کارمەندی خۆمانماندانەوە بۆ پاڵکو خاوێنەکان لامان کاتیشە هەر دوکاننارێک بۆ هەموو دوکاننارێک سەتڵی خۆڵ نەبێت ئەلاگەی گەورەماندانەوە پیسەکانی تێبکەن و دوای لە ئەخیرا هەموویمان بۆ کۆکەنەوە سەری بپێچنەوەن و دای ئەنێن و کارمەندەکانی ئەچێت ئێوارە شۆفڕی ئەیە زۆر لایەن پیس بێت باشە بەیاخان تا چەند هەوڵتان ناوە ئەم فستیڤالانی کە سازیەکان لە ڕووی نرخەوە تۆزێک جیاوازتر بێت لە چاو شوێنەکانی ترا چونکە هەمیشە لە کاتی فستیڤال و پێشەنگا و بابەتانەیە هاوڵاتیان وازان بوون لەو شوێنانە نرخی کەلوپەل و خواردنەکان کەمێک هەرزانترە لە چاو کاتەکانی ترا تا چەند لەسەر ئەم بابەتەش ڕێنماییتان یاوە بە ئەندامەکانتان کە بەشدار بوون لەوێ نرخ لەسەر کەلوپەلەکان کەمترکەنەوە لە چاو ڕۆژانی ترا. بەڵێ من بەوەی کەوا سەرۆ گروپی ئەو کارم بۆ ئەندامەکانی خۆم زۆرترینان بەشداریان کردووە دایمە لە ناو گروپەکە ڕێنمای دەمێ پێش ئەوەی کە داخل بە فستیڤالەکە بن پیانە لێمە تا بتوانن خواردن چا ئەوانەیە کەمترین نرخدانن بۆی بتوانن ئێوە بەردەوامی بن ئەگەر کەسێ بزانێ گەرانجانە مشتەرەکەی جارێتر ناچێتەوە بەلای ئەوە ئێمالی کاتێت لایەکی تریان بەرەوە زەرە بە خۆیانە پێشتریش کاچی دەگەڕی هەر وەکەوەی کە تاقیکەیتەوە بەشێکی کەم تێنێ بەبێ بەرامبەر وی کە بزانانی چێژی تێستی خواردنەکانەوە زۆر گرنگە کاک جوتیار تا چەند هەوڵتانەوە بەس گرنگی بە خانمە دەستڕەنجینەکانی ناو شاری سلێمانینەیە ئێستا لەوانەیەکە بینەرێکمانە بێت لە گوندێک بێت لە شوێنێکی دوورە دەست بێت لە ناوچەکە بەڵام حەزەکان بەشداری لە فستیڤاڵەیە بکە و لەوانە شەو خواردنی و دروستیکە زۆر خۆشتر بێت لەو خواردنانی کە کۆمەڵە کەسی کە دروستەکەن ئەگەر پەیوەندیتان پێوەکەن ئەتوان ئەوانیش لەگەڵتانە بەشدار بن یاخود لەم فستیڤاڵە هەیە کە لە دەروی شار بێ و بەشدار بێت لەگەڵەوە بەڵێ لەم فستیڤال تەمان لەسەر سەرەکەی جەنابەت خەڵکی درەویشتایە لە ڕانەوە هاتون لە پشدەرەوە هاتوون لە کەلارەوە هاتبوون و لە کفریەوە هاتون هەمووی بەشداریکردەوە ئەو کەسانی کە یانێ بەشداریش بن لەو کارەیە پەیوەندی بە ئێمەوەکەن پەیوەندیمان پێوەکەن کە دادەبانی خۆی سەرپەرشتی ئەو گروپەی دەستڕەنجینە بۆ کەن ئێمە توانین کارن ئاسانیان بۆ بکەین و لە بەرناممانێ ئیشەڵا ئەم فستیڤاڵە ئیشەڵا هەوڵ بین لە شارەکانی تریشی هەرێمی کوردستانە جێبەجێکەین تەنەمەوەدا ناوەس لەگە دادەبان باش من پێشەمەی داهاتم عیدێکمێ لەگەڵ لەزەلام لە دهۆک لەگەڵ بەڕێزێکە وتی کاکە من پێم خۆشە بێن بۆ ئەوێ سەردانێکمان کەم چیتانێ بۆ تانکی بۆ ئێمەش لای ئێمەش ئەم شتانە هەبێ تەمان هەچ کەسێکیش حەزەکە لەو کاری کە بەشداری کات پیجی تایبەتی خۆمان هەیە کە دادەبیان خۆی سەرپەرشتیەکە توانین پێوەندی بە دادەبیانەوە دادەبیان هەموو ڕێنماوی یاساکانی خۆی پێڵێن زۆر باشە کاک جوتیار لە سەرەتای باس لەوە کردوتە ئەم فستیڤالە جیاوازترە لە چاو فستیڤالەکانی ساڵانی ڕابردوو باشترینەکان هەڵەبژێرە و خەڵاتیشتان ئامادەکردو بۆ کەسانە لێژنەیەکەیە بۆ ئەوەی ئەگەر بۆ نمونە خواردن بێ خواردنی کەسەکان هەڵسەنگێنە و بڵێت خواردنی فلان کەس لە هەمووی باشتر بۆ خەڵاتەکە پێشکەشەکەین بۆ یاخود لەسەر چ بنەمایەک ئەم پێشبڕکێ ئەنجامەدرێت ئەم خەڵاتە پێشکەشی کەسەکە ئێمە هەفتەیەکمان بەدەستەوەی باشە طبعا ئەم هەفتە لە سبێنەوە یان ئەم یارە فریاکە ئینفۆرمێکمان هەیە ئەو فەرماخن بەردەست ئەو کەسانی کە خواردنەکانیان هەیە حالێن تەواوکردنیان باید دوێنێ تەواوبەت بەداخە بەڕاستی فرا نەکوی تەواوبێت چکە ئێشکارەکانمان زۆر بوو ئەو فەرماخن بەردەستی ئەو کەسی کە خواردنەکە خوا ناسیمانە زاید ناقص زایدیت خواردنەوە ئەڵێ بۆ نمونە جەنابەت فەرمید ئەو خواردنەوە خواردووە ئەڵێ فەرمەکە شتێکم بۆکە ئەو تێناگە زای ناقص بەزێمە تێگەی زای ناقسەکرێ دوای ئەوە لەژێکی تایبەتیشمانێ سەرپەرشتیاکە بۆ پاکوتەمیزی کارەکان ئەوە یعنی ئێمە هەروای اتفاق نەگە هەر هەمیشیان ناکردووە کە نابێ ئەو خواردن هیچیان سەریان نەبێ بەسەریان داپۆشرا بێت بۆی پیسی و خۆمان نەزانین وەزاکە چۆنە ئێمە وای لێ لە ئاخیرا کە سیرمان کرد سەرنی زۆری ئەو هاوڵاتیانە هاوڵاتی حکومەیە هاوڵاتی حکمی خۆیەیە هاوڵاتیان ئەڵێ کاکە ئێمە خواردنمان 100 هاوڵاتی کام خواردن بەدڵبوون ناوەکەی نەسەر بۆ منە خواردنی فلان کەسە 100 کەس زەوبەیەک 50 کەسە ئەو 100 کەسە و یەکەمی فستیڤاڵەکە ئابێ لە هەمان شێوە هەم بۆ دەستڕەنجینەکانیش سەردانیانەکەین ئەوەی کاچێ سێری شتەکانەکە فۆرمێکی بۆ داین ئینشەڵا لەمڕۆ دان ئینشەڵا ئەو فۆرمێڵەی سێریکە و ڕێی خۆ بڵێ بەزاید یان بەناقص ئەوە ئیتر ناوە تا دادوەرمانێنەوە یعنی هاوڵاتی خۆی حکومەیە یعنی لە زەمان هەیە وەکو سەرپەرشتی شەکانەکە بەڵام کە ئەوە هاوڵاتی خۆی حکومیە
ئێمە زانی چێ یەکەمە کاکسەرکە و چێ دووەمە چێ لە سێ خەڵاتیشە خەڵاتەکان ئێمەش زاید و ناقڵ بین بێ زاید و ناقسێ بن وڵی تر حەت یەک شێنی بۆ یەک شەوە کاکسەکە هیشە بێ ئەم کەسی کە پێشتر تێستەکە لێ بەردەست تۆیە بەڵێ ئەی خۆی لەو تێستە کۆچێکی تایبەتی بۆ دانێ بەس بە کۆچکە جلامەت خواردت تێستەکە و فڕێ زانی حەز لە خواردنەکە بۆ ئەی خۆیت حەز لێ بن نایکۆی ئەمە قانونی یاسای خۆمانە لەبەرەوە ئێمە ئەو زاید و ناقسە لەم ڕۆ دەستنیشانەکەین خواردەمەنیەکان یەکەکان نووسین 1 و 2 3مان هەیە بڵای خواردمان ڕقم 8 چیە ڕقم 10 چیە ڕقم 12 خۆشیان نازانین چێمە کە نووسین ئەو کاتە ئەزانێت چێ یەکەمە چێ یەکەمی خواردنی باشە چێ دەزرەنجینی باشە چێ هیچ جوانترین هەنگوینی باش چیە زۆر باشە دەستان خۆش بێ دەکەین هاوڵاتیانی ئازیزیش سەردانی ئەم فستیڤالە بکەن لە پارکی ئازادیە ڕۆژانە لە کاتژمێر 3 بۆ 11 شەو کاتە ئێوەش لە نزیکەوە بچن بەروبوومە خۆماڵەکان لەوێ تاقیکەنەوە هەروە خانمە دەستڕەنگینەکانیش لەیە کارە دەستەکانی خۆیان نمایش کردو دووبارە دەستان ئێوەمانە عەزیز زۆر سپاس بۆ بەڕێستا کەناڵی کوسات دەستخۆشی لەو بەشدار بووانە ئەەکەم دەستخۆشی لەو هاوکارەمانەکەم کەوا توانیان ئەم فستیڤالە شێوازێکی جوان پێشکەش بکەین و لامان کاتیشە من گروپەکەم کراوەیە بۆ هەموو ئەندامەکانم دەبەن ئێمە ئەنداممان زۆرە وەکو هەلێکی کار وەکو کارێکی خێرخوازی من نەتوانم هاوکاریان بم هەمیشەیی دووبارە دەستان خۆش بێ بەهیوای بەردەوام